کۆمەڵێک هەنگاوی باشیان ناوە، بەڵام ئەم هەنگاوانە پێویستی بە ڕێکەوتنێکی تۆزێ چۆن ئەڵێ بنەڕەتیە و ئەساسێک بێت، چونکە قسە هەیە کە ئەم موازنەیە تەنها بۆ 2021 نەبێ بۆ 2 ساڵ بێت، کەواتە کاتێک کە ئیتیفاق بکرێت دەبێت ئیتیفاقێکی پتەو بێ و ئیتیفاقێکیش بێ ئیلتیزامات و حقوقی هەردوو لا واضح بێت، هەم حکوومەتی هەرێم و هەم حکوومەتی فدرال. ئێستا یەکێک لەو خاڵانەی کە با بڵین هەنگاوێکی زۆر پۆزیتیڤە ئەو ڕێکەوتنیە لە نێوان دیوانی ڕقابەی مالی لە هەرێمی کوردستان و دیوانی ڕقابەی مالی ئیتیحادی سەبارەت بە 3 میحوەری لە خۆی گرتووە لە تەفاسیلەکەیە. کۆمەڵێک بژاردی زۆر هەیە طرح کراوە، تەنانەت زۆر لە کوتلەکانی کوتلە شیعەکان لە ناو پەرلەمانە بژاردی زۆریان خستۆتە ڕوو لە نێوان بژاردی مامناوەندایە کە مەجای ئەوەی تیا بێت کە مفاوزاتی لەسەر بکرێ لە نێوان ئەوەی کە هەنێ بژاردی تایە کە ئەسڵ مەجای قسەکردنی تیانە، چکە زۆر توندە ناگونجە و دژی دەستورە. بەڵام لە ئێستایە ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە تەواوی قەناعەتەوانێ پشتیوانی لێکە ئەو 2 دقە حکوومیەیە کە هاتووە سەبارەت بە مادەی 10 و 11 هەر 250,000 بەرمیلەکەیە کە تەسیم ئەکرێت و بە سعری سۆمۆ. تەفاسیلی ئەو 2 دقەیە کە ئەو دەقانەی کە ڕێک لە حکوومەتی فدرالەوە هاتووە و بۆ پەرلەمان و لیژنەی مالیە و کوێتیی نیشتیمانی کوردستان پشتیوانی ئەوەکە.